سڵاتان لێبێ کاتتان باش دیارە کاردانەوەکان لە بەرامبەر دروستکردنی پولێک کە وێنەی یاخود نەخشەی گەورەی نەخشەی کوردستانی گەورەی لەسەرە کاردانەوەی جاجای بەدای خۆی داهێنا کاردانەوەکان بە ئاستێک بوو کە هەرێکە لە وڵاتانی تورکیا و ئێرانی لەسەر هاتە دەنگ لە ئاستی حکوومەتی هەرێمی کوردستانیش دیارە بۆچوون هەبوو هاوکات کەسایەتیە سیاسیەکان لە سیاسیەکان لەو بارەیەوە هەرێکە و قسەی خۆی و بۆچوونی تایبەتی هەبوو لەو بارەیەوە ئاری هەرسین ئەندامی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان لە پارێزگای سلێمانی لەگەڵما ئەبێ بۆچوونی وەردەگرم لە سەر دروستکردنی ئەو پولە کاگاری پێم وابێت لە ماوەکانی ڕابردووە و تارێکتیش نووسیوە بۆچوونی جەنابەت لە سەر دروستکردنی پولێک کە نەخشەی کوردستانی گەورەی لەسەرە چییە؟ جارێ من تێناگەم یانی دروستکردنی پولێک ئەم هەموو هەرایی لێ بۆ هۆکارەکەی چییە؟ لەبەرەوەی خۆ بە دروستکردنی ئەو پولە نە کورد دەبێت بە دەوڵەت نە چوار پارچەی کوردستانێک ئەگرێتەوە بەڕێی من ئەو کاردانەوەی کە بڵین لە پێشا تورکیا هەیبوو ئەویش لایەنەوە بۆ زوزانەکان بە تایبەتی دیارە بەشێکی مەسەلەی شەڕی ناوخۆی خۆیانە و مەسەلەی هەڵبژاردنەوە ئەمانەیە بەشێکی چیلی کۆنەقینە و ڕقایەتی بەرایەتیکردنی هی میلەتێکە بەڵام من دیسان ئەڵێم یعنی تۆ ئەمن ڕقاوی بیت خەو بە میلەتێک ڕەوانە بینی خەو ئەجینا مناڵێکی ژەزانەیە گرتنەوەی هەر چوار پارچەی کوردستان و بوونی بە دەوڵەت ئەمە شتێکی ئاسان نییە زۆر ئاڵۆزە ئیتر بەداخەوە ئەو کاردانایی لێکەوتەوە بۆچوونی تۆ لەسەر دروستکردنی ئەو پولە چی بوو ئەو لایەنە سیاسەکان لەسەر ئاستی نێودەوڵەتی هاتنە جواب لەسەری ئەو ئەمانە لە ئەنجامی چییە؟ ینی بۆچی وە بە دروستکردنی پولێک وەکو خۆ دەڵێت هەنگە تا ئەمە بۆ هۆکارەکەی ئەوەیە وەگوتم یعنی خۆ ئەمانە ینی خەو بە میلەتێک ڕەوان نابینن بەڕێی من هەرچی حکوومەتی هەرێمی کوردستانیشە مادام پولەکە دروستکرا یعنی هیچ پێویست ناکە ئینسانەوە خۆی احراج کە خۆی بێت تاقەت و تەنگاوکە کە ئیتر هزار جار داوای لێبوردن لە چی ینی خۆ داوای لێبوردن بکەم لەبەرەی خەوم بینیوە ینی لەوە تێناگەم جا بۆیە بەڕێ من پێویست بۆ ناکە ئێمە کەناڵی دیپلۆماسی هەیە حکوومەتی هەرێمی کوردستان خۆیان لەو ڕێگەوە توان تەوزیحی دروست بن هەم بە تاران هەم بە ئەنقەرە حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە چی بێرەوە بارەیەوە وەکو عەرزم کردی ئەوان کەناڵی دیپلۆماسیان هەیە ئەتوان لە ڕێ ئەو کەناڵانەوە ئەوە بڵین بڵین قونسڵی هی تورکیاش و هی ئێرانیش لە سلێمانیش و لە هەولێرشەیە ئەتوان پەیوەندیان پێ بکەن تەوزیحی پێویستیان پێبن هیچ پێویست ناکە ئەم هەرازلەی لێ دروست بێ و ببێتە هۆی ئەوەی کە بڵین گەنجانی ئەم وڵاتە ناچار بن دیفاع لە کەرامەتی خۆیان بکەن کە ئاڵم نیشتمانەکەیانە کاری لە ماوەکانی ڕابردوو دیارە بابەتێک گشتپرسی هەبوو بە جۆرەکان ئەو وڵاتانە هەم دیسانەوە هاتنە دەنگ لەسەری بۆ ئەم جارش بە دروستکردنی پولێک لە گشتپرسیەوە بۆ پولێک کە تەنها وێنەیەکیشە ئەم لایەنە دێتە دەنگ لەسەری ئایا کورد پێویستە لەم قۆناغەیە چی بکات یعنی بەم جۆرە کە نەوێرێ هەنگاوێک بنێ بە کورتەکەی ئەم کاردانەوەی بەدوای خۆی دابێنێ هۆکاری ئەمە ئەوەیە کە کورد لە ناوخۆیەک نییە کورد دەبێ یەک شت بکە ئەبێ لە ناوخۆی یەک بێ ئەو کاتی ناوخۆیە یەک بێت ئەو مشکلانەمەی حەلە بێ گفتوگۆی پارتی و یەکێتی لەسەر ئاستی لوتکە ئەم پرسیارە جیاوازە لە بابەتەکەی دیکەمان ئەم گفتوگۆیە بەڕێوە ئەچێ ئەگە زانیاریمان بێتە سوپاس دەکەین هیوادارم ئەم دانیشتنە ڕووبە و هیچ چاری تریشمان نییە بۆیە بەدیل نییە بێ هەر دانیشی بێ لە سەری بزانین لەما وردەکاریەکان نازانم دوایەوە باشتریشە کە زانیاریەکان بڵاو نەبنەوە بۆی کە نەتیجەی هەبێ بوونەوە ئەنجامە درێ ئینشاءڵڵا زۆر سپاس کاکاری ئەندامی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان لە پارێزگای سلێمانی و هەڵەبجە ئاماژەی بەوە کرد کە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ چوونی تایبەتی خۆی هەبێت لە سەر وەڵامدانەوەی هەرێکە لە وڵاتانی تورکیا و ئێران لەسەر دروستکردنی ئەو پولەی کە وێنەی یاخود نەخشەی کوردستانی گەورەی لەسەرەوە هاوکات ئاماژەی بۆش کرد جیاواز لەمە کە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئاستی لوتکە ئامادەکاری کراوە بۆ ئەوەی کۆ ببنەوە.